گران بەنێوێ ئەڵای بۆ مانگە ڕەمەزانەی ئەوەی هەمە و نیمە لە ماڵی دنیاە. ئیدریس ڕەحمان دەستی بە باخەڵیدا کرد و تەنیا 750 دیناری پێبوو لە کاتێکدا نزیکەی 890,000 دینار کرێی کارەبای بۆ گەڕاوەتەوە. ئەو دەڵێت هەرچەندە تەماشای پسوڵەی کرێی کارەبا دەکەم و سەیری عارەبانە و کار و کەسابەتەکەشم دەکەم موچەڕێک بە دڵم دادێ. مێشکم جام بوو چۆن پارەی خانۆکەی کرێ خانۆکەم بۆ هەڵسوورە 210,000. ئێستا ئەوە هەر کرێ ساڵێکی کرێخانوی 4-5 مانگانە 5-6 مانگانە یانی هەموو و نیمە ئەوەندەم هەیە ئەوەندەم هەیە. ئارە بەزاتی ئارە بە نێوێ ئەڵای بۆ مانگە ڕەمەزانەی کە ئەوڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانیشە. باشە ئەی چاکە چۆن لە تواناتان دەیە بژێوی ڕۆژانە ئابەمە دەچێتە سەر بۆ مانگی ڕەمەزانە؟ بەزاتی خوا بێغەمران ئەو شو یەکەم شەوی پاشێوی و هەستامینێتەوە بە نان و پەنیری دەخوای بە زیاد بێت بە زیاد بێ لەگەڵەوەی کە نەخۆشتان هەیە وەڵڵا بەشە لە دەماخی بەڕۆژوە خوای تەمەشای ئیش و کەسابەتەکەشم دەکەم. بەخوای زۆر چەتونیانی پیا و ینی لە خۆڕ دڵی ڕاردەچڕەکێ ینی بەخوای هەروەکو بە کارەبای شۆکل لێدەن ئاوە یا 1970,500 وەڵڵاهی ماقول نییە وەڵڵاهی گوناعە. من لە کلەی دامە تەقریبەن 3 ساڵ و نیوە لەو خانووی دام لەو گەڕەکەشم ئەو گەڕەکەشەم و دەمناسێ بۆ خۆشم نەخۆشی درێژخانی خوێنیم هەیە کچیشمەوە تا تەمەنی 16-17 ساڵە شە لە دەماخە ئەو لەسەر قەرەوێڵەی ئەلەو دیوەی ئەو هەموو کێشانە وەڵی بەخوار چاکە خی گەورە ڕم پێکردوین جەڵدەش لێی نەداو. وەک تیمی پەیام بە مەیدانی سەردانی ماڵەکەی ئیدریسمان کرد و دەرکەوت سەرەڕای نەبوونی ئامێری پێویستی کارەبایی لا نهۆمی خوارەوەی خانوەکەی بڕی 781,500 دینار کرێی کارەبای بۆ گەڕاوەتەوە لا نهۆمی سەرەوەشی بڕی 107,000 دیناری بۆ هاتووەتەوە کاچۆڵە و وەک خۆی دەڵێت گڵۆپێکیشی دانەگیرساندووە. من کە هاتمە ژوورەوە گڵۆپەکانی ژوورەوە شکوژان بووەوە بەدایمی پێنیە وەکو ماڵێکی ئاسایی ئەو موجەمیدەشی هەیە تەواو هیچی تری لێ نییە پێما بێ سۆبەی کارەباشتان نییە ئەو قاتی سەرەوەی خاتی سەرەوەیە چۆڵە و کەسی تێرا نییە تەنانەت گڵۆپێکیش پێ نییە ئەگە بڵۆم ساڵ و نیوەکیشە هەر چۆلا تەمەشای بۆی لێرەکەشی ئیشێ ناکا دەتاو کارەبای هەر لەسەر نی هەر ئیشێش ناکا بووی هەر یەک گڵۆپی تێدا نیە یەک شتی ئیشێ ناکا هیچ شتێکی لێ نییە چۆڵ هۆڵ ئەوە متفەقە. ئەمەشیان پسوڵەی کارەبای ژن و پیاوێکی بە تەمەنی 85 ساڵانە لە ڕانیە نزیکەی 454,000 دینار کرێی کارەبایان بۆ هاتۆتەوە. پێشمەرگەیەکیش پسوڵەی کارەباکەی بەدەستەوە گرتووە و دەڵێت تاکو لە دەوام گەڕاوەتەوە پاداشتیان داوەتەوە و زیاتر لە 700,000 دینار کرێی کارەبای پرۆژەی ڕووناکی بۆ گەڕاوەتەوە. ئەسڵانە ئەوە ئیماڵی بابم لەگەڵ داکم تەمەنیان 85 ساڵە 2 نەفەرن لێ خانی دادەژێن لە 12ەوە کارەبای 52 ڕۆژیان بۆ هاتیتەوە 453,750 هیچ شتێکی کارەباییشیان نییە. لە ماڵەوە چی پێ دەکەن ئەو هەموو نرخیان بۆ کارەبانی من داوا لە حکومەتی دەکەم لیژنەشی تەرخانکەن ماڵەکەشم هەموو تەسوور کردینە یەک شتی کارەبایانیە تەنها لە ئەو گیزەری ئاوگەرمکردنێ بەولایەوە ئەویش دەڵێن ڕۆژێ بە شەو ڕۆژی 1 ساعت و نیو پێ دەکەین. دانیشتوی شاری ڕانیەمە و ئەم ڕۆژێک کە من لە واجباتە گەڕاومەوە ڕۆژی شەممە بووە پێشمەرگەم بەڵێ ڕۆژی شەممە بووە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان پاداشی پێشمەرگەیەک ئەداتەوە کە ڕۆژی شەمە ئەمەوەکو سوپرایزێک ئێوارە بۆ من هینەوە کە بڕی ئەو پارەی بۆ من هاتووەتەوە لە خلالی 2 مانگ و 7 ڕۆژە بڕەکەی 700,440 دینارەکەات. بەهۆی زۆری کرێی کارەبای پرۆژەی ڕووناکی دەنگی ناڕەزایەتی هاوڵاتیان بەرز بووتەوە سەرەڕای خراپی دۆخی دارایی بەرزی کرێی کارەبا هێندەی دیکە دۆخ و گوزەرانی خەڵکی شێواندووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.